أيوة لو هواي ببيتي يك مالو يك سعدي ئەی ئافرم بڵێ یەکسەر ئەو لا تەڵاقە انجانا ام طلاق ده ئەمە براشە ئەمری خۆی کردو خۆ بەشتێکی گاڵتە نییە نمینێ جوان بگیری ئەی بۆ چییە؟ ئامۆزایەکانم سعدی حەیامانەچێ ئێمە لەوێ نەبین وەنیە دایکە؟ ئەی باشە تۆی گو لە ئێمە و کەس نییە لە ئێمە شەو هەدا يترنيا تجاتي دماغي كلام يا عندنا السلام عليكم كاغ رشيد عليكم السلام بخير بێ یاخوا ولا زكاة وای بۆی پێچارە دەوەک پێشێستا ئەو کوانە قەپات بوو لافتەش پێ بوو بەس نا وەڵی ئەنگۆ بە خەڵکی ڕادەبێرن أيوة لو هواي ئاراس جەنگ جەنازەی بابت کۆ عیبینی بیان عیب نەبی بێژن خۆزگەی و اینجا ئەمە بینی ماست بێژن چی؟ کەیتاس بێژن نێوان دوژن شنو دێتە ژۆرە بە من دەرێ ئەبکا بڵ ئەمیرە ناوی ژنە چیشان کورە تەفچیش لە خەرجیان دوو ماڵ و یەک سادی دووشەممە کاتژمێرنەوە